ئیشەکەی من لە خانۆکی ئەلکترۆنی پێگاتە بوو کە لە ناو خانۆکە بەلێت گڵۆپ و شت دانرابوو. دەرگای سەرەکی ماڵەکە دەرگایەک بوو کە لەگەڵکردنەوەی دەرگاکە ئینزارێک لە ماڵەکە لێ ئایا بوو ئەوە دروستمان کردووە کە هەچ کەسێک بەبێ پرسی خاوەن ماڵ دەرگاکە بکاتەوە یان بۆ دزێک بێدیان لە ناو ماڵەکە مناڵێک هەبێ نەتەوێت لەو ژوورە بێتە دەرێ هەر لەگەڵکردنەوەی دەرگاکەیە یەکسەر لەلای ئەو کەسە مکەبەرە هەیە گوێ لە دەنگەکە بێت کەسێک دەرگاکەی کردوتەوە و ئاگادارێکاتەوە کە پرۆژەکەش پێگاتووە لە حەو پاچە نیشاندەر بۆ خوێنەوەی ژمارە هاش کە لە ژمارە سفرەوە هەتاکوونۆ ئەتوانین ئیشی پێ بکەین. ئەم پرۆژەیە زیاتر لە بەرەبەراتی هاتوچۆ بەکار هاتوو بۆ دیاریکردنی خێرای ئۆتۆمبیل کە تێپەڕێنی کە ئێمە لێرە ئیشەکەمان پرۆژەکەمان بە بچوشی کردووە کە بە حەو بەرگری کارەکە ئەکرێت و بە لە 5 تا 6 ڤۆڵتە ئیشەکە توانین لەم حالەی ببەستین و توانین بە ڤۆڵمیتەریش کاری پێ بکەین. بەڵام کە لەسەر شەقامەکان دروست کراوە لە 2 ژمارە هەش پێگاتووە بە تاقی شەمسی کارەکات. ئەم پرۆژەیە خۆمان بە بچووکی دەستمان پێ کردووە ئەگەر وەرشەیەکمان هەبێ یان شوێنێکی تایبەتی خۆمان هەبێ ئەتوانین زۆر بە ئاسانی ئیشەکە بە مەزبوطی بکەین و پێویست ناکە لە دەرەوەی وڵات بۆمان بێت. ئەمە پیشانگای ساڵی دووەممان ئێمەیکەینەوە. ئێمە بەسمان لەکردنەوەی ئەم پیشانگانە دەرخستنی توانای خوێندکارەکانمانە بۆ پەیوەندیکردن لەگەڵ بازاڕە. بۆ نمونە ئێمە کۆمەڵێک یعنی پرۆژەمانێ وەکو داتابیز وەکو کامێری چاودێری وەکو دروستکردنی سلاید ئەمانە ئێمە توانین دروستیکەین لەگەڵ بازاڕە بە سعێکی کەمتر و بە کوالێتێکی بەرزتر. چکە ئێمە ئامادەی زانستی کۆمپیوتەر یاخو ئامادەی پیشەیی کۆمپیوتەر ئێمە پیشەیە ئێمە ئەمانەیە ئەم گەنجانانی کە لای ئێمن هەوڵ دروستیانکەین کادێرێکی وەسە دروستکەین کادێرێکە لە بازاڕە خۆیان هەوڵ بن ئیش بۆ خۆیان دروستکەن و هەروەها اعتمادکەنە سەر خۆیان. مەسەن ئێمە زۆر لەو خوێندکارانی کە لای ئێمن ئێستا تەخەڕوجیان کردووە دوکانیان هەیە یاخو لە کۆمپانیەکان هین بوون ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئەرکی لەسەر شانی حکوومەت کەم بێتەوە بەرگرانی لەسەر حکوومەت نامێنێ. ئەمە یەکەم. و دووەم ئەوەی کە ئێمە کردومان ئێمە چەندین پرۆژەمانەیە لەگەڵ دەرەوەیە ئێمە گەسەیری ئیشەکانمان کەی بۆ نمونە کامێری چاودێریمان داناوە بە سەرپەرشتی مامۆستا ئارام بۆ پەروەردەی گشتیەکە ئەمە زۆر ئیسفادەی هەبوو تاکو ئێساوە ساڵێکە داماناوە هیچ کێشەی نەبوو بۆ نرخێکی کەمتر بۆ چەندین خوێندگامان داناوە.